گرنگە کە بزانیت لە زمانی تورکی منداڵ یان منداڵی بچووک بەواتای هەر کەسێکی خوارد تەمەن 18 ساڵان دێت. ئەگەر تۆ منداڵێکیت بەبێ باوک، دایک یان خزمێکی گەورە ساڵانی تر گەیشتوویتەتە تورکیا یان دوای هاتنت بۆ تورکیا پەیوەندیت لەگەڵ یاندا نەماوە، لەوانەیە وەک منداڵی تەنیا یا منداڵی بچووکی تەنیا هەژمار بکرێت. ئەو منداڵە تەنیانەی دەیانەوێت پاراستن لە وڵاتی تورکیا وەربگرن دەبێت سەردانی ئەو کارمەندی پۆلیسانە بکەن کە ڕاهێنراون بۆ کارکردن لەگەڵ منداڵان. کارمەندەکان تەمەنی تۆ کۆنتڕۆڵ دەکەن و بزانن ئایا لەلایەن بنەماڵە یان سەرپەرشتی یاسایی دیکەدا دەژیت یان نا. سەرەتا کارمەندەکان هەندێک پرسیارت لەبارەی شوێنی بنەماڵە لێ دەپرسن و ئەوەی تۆ چۆن و کەی لەوانجا بوویتەتەوە. هەروەها کارمەندانی پۆلیس هەوڵ دەدەن تەمەنی تۆ چێک بکەن کاتێک کە بەڵگەکان لێک دەدەنەوە. ئەمە بەو واتایەیە بەڵگەی لەدایک بوون، پاسپۆرت، تۆماری پەروەردەی پێشوو یان هەر بەڵگەیەکی دیکە کە تەمەنی تۆ نیشان دەدات. ئەگەر نەتوانی ئەم بەڵگانە لەگەڵ خۆت بهێنیت بۆ تورکیا، هەر دەکرێت کۆپیەک یان وێنەیەک لە ئەسڵی ئەم بەڵگانە پێشکەش بکەیت. ئەگەر هیچ بەڵگەیەکی ناسینەوەت نەبێت کە تەمەنت نیشان بدات، یان ئەگەر بەرپرسان وابزانن کە تۆ 18 ساڵ یان گەورەتر بیت، ئەوان هەڵسەنگاندنی تەمەنت بۆ ئەنجام دەدەن. هەڵسەنگاندنی تەمەن لێکدانەوەیەکی پزیشکیە کە دکتۆرێک کە لە نەخۆشخانە کار دەکات ئەنجامی دەدات. باوترین ڕێگا بۆ ئەنجامدانی ئەم کارە ڕوانینە بەگەشەی پێشەی باسکی تۆ بە هەمان شێوە کە لە تشکی ئێسکدا دەردەکەوێت. لێکدانەوەکە بە شێوەیەک ئەنجام دەدرێن کە نە لە ڕووی جەستەیی نە لە ڕووی فیسیۆلۆژی ئێشت پێناگات یان زیان بە تۆ ناگەیەنێت. کارمەندێکی پۆلیس و ئەگەریش پێویست بکە وەرگێڕێکی زارەکی لە ماوەی ئەم پرۆسانەدا هاوکاریت دەکەن. هەندێک جار ئەم ئەنجامەی کە تۆ لە هەڵسەنگاندنی تەمەن وەری دەگریت لەوانەیە هەڵە بێت. دەکرێت دژ بە ئەنجامدانی هەڵسەنگاندنەکە تانە بدەیت. لەم حاڵەتەدا لەوانەیە تێستێکی تەواوکراوی جێگرەوەت لە شوێنێکی دەرمانی دیکە هەبێت کە هەڵسەنگاندنە تەمەنیەکان دیاری دەکەن. لەم جۆرە حاڵەتانەدا گرنگە کە پارێزەرێک یارمەتیت بدات. Refugee Rights Turkey RRT دەتوانێت ڕێنماییت پێبدات دەربارەی ئەم ڕێبازانە و هەروەها لە پرۆسەی سکاڵاکردنیشدا یارمەتیت بدات. لەبیرت بێ کە هەموو قۆناغەکانی پرۆسەی ناساندن بەلاشن و تۆ نابێت پارەی هیچ شتێک بدەیت. RRT یارمەتی منداڵانی تەنیا دەدات لە قۆناغەکانی ناسینەوەی تەمەن و دانانی پەناگە و پەیوەستکردنی لە ماوەی ئەم پرۆسانەدا. RRT هەروەها خزمەتی دیکە بۆ منداڵانی بچووکی پێشوش پێشنیار دەکات. ئەگەر منداڵێکی تەنهایت یان منداڵێکی پێشتریش دەتوانیت پەیوەندی بکەیت بە هێڵی گەرمی دیاریکراوی RRT کە بەردەستە لە کاتژمێر دەیبیانی هەتا 5 ئێوارە بە ژمارە 0090 54 9 51 0 52 06. هێڵەکە بە زمانەکانی تورکی، ئینگلیزی، فەڕەنسی، عەرەبی، فارسی و دەری بەردەستە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە و لەلایەن قازانجنەویست Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەمهێنراوە.